سڵاو ڕێز بەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە عزیزان بە بەشی یەکەمی ڕاگەیاندنی بەڕێوەچوونی پلۆنۆمی پێنجەمی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە لە خزمەتەوەی ئازیزە. بەم جۆرە بە ئاگاداریتان دەکەێنین کە پلۆنۆمی پێنجەمی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە هەڵبژێردراوی کۆنگرەی هەژدە لە ڕۆژانی شەممە و یەکشەممە بەرواری 12 و 13 جۆزەردانی 1403 هەتاوی بەرامبەر بە یەکەم و دووەمی ژوێنی 2024 زاینی بە بەشداری ئەندامانی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە و ئەندامانی کۆمیتەی ناوەندی کاتی حیزبی کۆمۆنیستی ئێران و ئەندامانی کۆمیتەی دەرەوەی وڵاتی حیزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵێک لە کادرەکانی حیزب بەڕێوەچوو. پلۆنۆم بە سرودی ئینتەرناسیۆناڵ و خولەکێک بێدەنگی بۆ یادی هاوڕێیانی دامەزرێنەری کۆمەڵە یەدێ بیگلەری و محەممەد حسێن مرادبێگی کە لە نێوان دوو پلۆنۆمدا ماڵاوایان لە ژیان کرد و هەروەها سەرجەم یان بەختکردوانی ڕێگای ئازادی و سۆسیالیزم کاری خۆی دەست پێ کرد. دەستورجە لە سەکانیان پلۆنۆمە بریتی بوون لە راپۆرتی سیاسی و تەشکیلاتی کۆمیتەی ڕێبەری بە پلۆنۆم بابەتەکانی پەیوەست بە بەستنی کۆنگرەی سێنزەی حیزبی کۆمۆنیستی ئێران و دابەشکردنی ئەرکە ناوخۆیەکانی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە. راپۆرتە سیاسیەکە چاوخشانێک بە گرنگترین پێشاتەکانی ناوچەکە و ڕاوتە سەرەکیەکانی دۆخی سیاسی ئێران و بارودۆخی سیاسی کوردستان و هەروەها ئەولەویەتیەکانی ئەم قۆناغی ئێمەی لە کوردستان لەخۆگرت بوو. لە چوارچێوەی بارودۆخی ناوچەکەدا راپۆرتەکە تیشکی خستە سەر دوو پرسی شەڕی غەزە و شەڕی دەوڵەتی تورکیا لە دژی خەڵکی کوردستانی سووریا واتە لە ڕۆژاوە. لە شەڕی غەزەدا دەوڵەتی ئیسرائیل سەرەڕای هەژمانگ هێرشی درندانە بۆ سەر غەزە و کۆمەڵکوژی ئاشکرای خەڵکی فەلەستین نەیتوانیوە ئەمەنجە سەربازیەکانی خۆی بەدەست بهێنێت. لە هەمان کاتدا ئەم ڕژیمە ئێستا لە هەموو کاتێک زیاتر کەوتۆتە بەر نەفرەت و بێزاری بیرروڕای گشتی و پتر پەراوێز کەوتووە. لە راپۆرتەکەدا جەخت لەسەرەوە کراوەتەوە کە بڕیاری دادگای تاوانی نێودەوڵەتی سەبارەت بە دەستگیرکردنی بەنیامین نەتانیاهۆ یۆئاگاڵان توی ئیسماعیل هەنیە و یەحیا سنوار دەستکەوتێکی مرۆڤایەتی پێشکەوتنخواز و ئەو پەڕی ڕسوایی دەوڵەتی جەنایەتکاری ئیسرائیلە. بەڵام لە هەمان کاتدا ئەم بڕیارەوە نیشان دەدات کە حەماس و جیهادی ئیسلامیش وەک دوو ڕەوتی بناژۆخواز و دواکەوتوی ئیسلامی بە هیچ شێوەیەک نوێنەرایەتی دۆزی دادپەروەرانەی خەڵکی ستەم لێکراوی فەلەستین ناکەن. راپۆرتەکە سەبارەت بە بزوتنەوەی ڕۆژاوە وێڕای ئیدانەکردنی جەنایەتەکانی دەوڵەتی تورکیا لە کوردستانی سووریا جەختی لەوە کردەوە لە هەلومەرجێکدا کە دەوڵەتی ئەمریکا لە پێناو دەستەبەرکردنی بەرژەوەندیەکانی خۆیدا هاوکاری و هەماهەنگی لەگەڵ دەوڵەتی تورکیای پێ باشترە لە پشتیوانیکردنی خەڵکی ڕۆژاوە لە هەلومەرجێکدا کە ڕژیمی بەشار ئەسەد بە فریوکاری و پیلانگێڕی هەوڵدەدات بە هاوکاری کردەی لەگەڵ دەوڵەتی تورکیا ئەم بزوتنەوەیە شکست پێبهێنێت لەوەها دۆخێکدا. تاکە لایەنگر و پشتیوانی ڕاستەقینەی بزوتنەوەی ڕۆژاوا بریتیە لە خەڵکی خەباتکاری ناوچەکە و ئازادی خوازانی جیهان. پشتیوانی هەمەلایەنە بۆ خەڵکی ئازادی خواز و مافوازی کوردستانی سووریا بۆ دەستەبەرکردنی مافی دیاریکردنی چارەنووسی خۆیان پێویستیەکی خێرا و هەنووکەیە. لە قسە و باز سەبارەت بە بارودۆخی سیاسی ئێراندا بەر لە هەر شتێک جەخت لەسەرەوە کرایەوە کە هەلومەرجی گشتی لە ئێران بە جۆرێکە کە هاتنە ئارای جۆرێک لە گۆڕانکاری لە دەسەڵاتی ڕژیمی ئیسلامی بەسەر ئێراندا بووەتە شتێکی حەتمی. کۆماری ئیسلامی چیتر ناتوانێت بەو شێوازانەی ئێستای فریودان و سەرکوتکردن درێژە بە دەسەڵاتدارێتی بدات و بە هیچ ڕادەیەک بە وەهم و خۆشباوەڕی بەشێکی بەرین لە کۆمەڵانی خەڵکیش پشتبەستوو نییە. گرانی و بێکاری و هەڵاوسان و بارودۆخی مەینەتباری ئابووری کاردیگەیان دۆتە سەر ئێسقان و پیاڵەی سەبری جەماوەری لێو ڕێژ کردووە بە جۆرێک کە ئەمڕۆ دۆخی ئابووری خەڵک لەگەڵ هیچ قۆناغێکی ژیانی ئەم ڕژیمەدا بەراورد ناکرێت. بەردەوامی ئەم دۆخە بۆ خەڵک چیتر تەحەموڵ ناکرێت. ڕژیم ناتوانێت هیچ چاکسازیەک لە ژیانی خەڵکدا بکات و لە هەمان کاتدا هەر پاشە کشەیەک بەرامبەر بە ویست و داخوازیەکانی خەڵک بە مەترسی بۆ سەر درێژەی دەسەڵاتەکەی دەزانێت. پێگەی پشتیوانی ڕژیم لە نێو لایەنگرانی تا دوێنەی خۆشیدا زۆر بەرتەسک بۆتەوە و بازنەی سەرەکی دەسەڵات بەهۆی بەدگومانی و نیگەرانی لەمانەوە هەرڕۆژە و بەشێک لە دەوروبەریەکانی خۆی پاکسازی دەکات یان لە بازنەی دەسەڵات دووریان دەخاتەوە. دوورخراوەکان هەڵوێستێکی زارەکی تونند و تیشتریان لە دژی خامنەیی و نزیکەکانی گرتوۆتە بەر لە ئاوا بارودۆخێکدا دوو ڕەوت هاوتەریب لەگەڵ یەکتر خەریکە پێک دێن.
یەکەمیان ڕەوتی گەشەکردن و پەرەسەندنی پرۆسەی شۆڕش بۆ گۆڕانکاری بنەڕەتی لە پێکهاتەی دەسەڵاتی سیاسی و پەیوەندە کۆمەڵایەتیەکان. و دووهەم ڕەوتێکی بورژوازی لیبراڵ کە دەیەوێت بەبێ پەنابەردن بۆ شۆڕش نظامی سەرمایەداری ئێران لە داوی ڕژیمی کۆماری ئیسلامی وەک ڕژیمێکی بورژوازی غیرە نۆرماڵ ڕزگار بکات. ئەم دوو ڕەوتە هەردووکیان پێگەی کۆمەڵایەتی و هێز و پلان و استراتیژی و ئامرازی تایبەت بە خۆیان هەیە. پێگەی کۆمەڵایەتی ڕەوتی یەکەم بریتیە لە خەڵکی کرێکار و زەحمەتکێش، مامۆستایان، پەرستەران، خانەنشینان، جەماوەری ئازادیخواز، ژن و لاوانی بێزار و وەگیان هاتوو لە دەست ئەم ڕژیمە. تەنها گۆڕانکاری بنەڕەتی لە پەیوەندی خاوەنداریەتی بەرهەمهێنان و پەیوەندە کۆمەڵایەتیەکان دەتوانێت ئەو خۆشبژێوی و ئازادی و بەرابەریە کە خواست و ئامانجی کرێکاران و زۆربەی هەرە زۆری جەماوەرە مسۆگەر بکات. استراتیژی ئەم ڕەوتە پشتبەستووە بە هۆشیاری و خەبات و ڕێکخراوە و ڕێبەری. گەشە و پەرەسەندنی ئەم ڕەوتە لە هەموو ئەم بوارانەدا بەڕوونی بەرچاو دەکەوێت. ئاخێزی مانگی بەفرانباری ساڵی 96 هەتاوی وەرچەرخانێکی گەورە و بنەڕەتی بوو لە هۆشیاری و ناسینی جەماوەری خەڵک سەبارەت بەو ڕژیمە. سندوقی دەنگدان و ئیمکانی چاکسازی ڕژیم و وەهمەکانی دیکە کەمڕەنگ بوونەوە. لە ئاخێزی خەزەڵوەری 98دا شاهدی شێواز و فۆرمی هۆشیارانەتری تاکتیک و خۆڕێخستنی جەماوەری بووین لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ڕژیمدا. ساڵی 1401 لە شۆڕشی ژینادا بەرنامەیەکی سەلمێنراو کە کورتکراوەکەی لە دروشمی ژنژیان ئازادیدا بوو بە ویستێکی کۆمەڵایەتی. شۆڕشی ژینا لە بەردەوامی بزوتنەوە کۆمەڵایەتیەکاندا درێژەی پێدرا. شۆڕشی ژینا لەلایەکەوە گۆڕانکاری گرینگی کۆمەڵایەتی لە پێگەی ژن لە کۆمەڵگەی پیا و سالاری داهێنای ئاراوە و لەلایەکی دیکەشەوە قەیرانەکانی ناودەسەڵاتی قوڵتر کردەوە. لە ئاکامی پێشکەوتنەکانی داهاتووی ئەم ڕەوتەدا هێزە پێشەوەکانی کۆمەلگا سەر هەڵدەدەن. چەپی کۆمەڵایەتی لە چوارچێوەی ڕێکخراوە جەماوەریەکان، کۆڕ و کۆمەڵ و حیزبە چەپەکان و هیتردا دێنە ناو مەیدانەکانی نەبەردێکی چارە نووسسازەوە. هاوسەنگی هێز هەنگاو بە هەنگاو بە قازانجی بەرەی خەڵک دەگۆڕێت و قەیرانەکانی حکوومەت و دەسەڵاتی سیاسی قوڵتر دەکاتەوە. هەموو ئەمانە سەرنجام دەتوانێت شۆڕشێکی ڕزگارکەری بەخشی لێ بکەوێتەوە. هێڵە گشتیەکانی ئەم ڕەوتە لە بەڵگەنامەی استراتیژی حیزبی کۆمۆنیستی ئێراندا دەستنیشان کراوە. بەڵام ئەم ڕەوتە تاگەیشتن بە دەرەنجام و ئامانجە کۆتاییەکانی چەندە دەخایەنێت بە وردی پێشببینی ناکرێت، بەڵام ڕەوتێکی هەبوو و حاشا هەڵنەگرە و هەر ئەم بوونە واقعیە کە وای کردووە بەشێکی بەرینی ئۆپۆزیسیۆنی بورژوازی و تەنانەت خودی ڕژیمی دەسەڵاتداریش بکەونەخۆ بە مەبەستی دۆزینەوەی ڕێگە چارەیەک. تاو جێگایەی پەیوەندی بە ڕژیمەوە هەیە گوشار خستنە سەر ژنان لە پێناو پاراستنی دوایین پێگە کۆمەڵایەتیەکانی پیاوسالاری سیاسەتێکی ئاگایانەیە بۆ پاراستنی دواسەنگەرەکانی خۆڕاگری لە بەرامبەر شۆڕشی ڕزگاری بەخشی داهاتوو.